بە ئامادەبوونی ژمارێکی زۆر لە بینەران لە شاری کەرکووک گروپی شانۆی هەوار فیلمێکی دۆکومنتاریان نمایش کرد کە ئەم فیلمە لە چەندین فستیڤاڵی نێودەوڵەتیدا بەشداری پێکراوە. لە شاری کەرکووک گروپی شانۆی هەوار فیلمێکی دۆکومنتاری نمایش کرد. فیلمەکە بۆ یەکەمین جارە نمایش دەکرێت و بە بەشداری جەماوەرێکی زۆر لە گۆڕەپانیانەی وەرزشی شۆڕیجا نمایشکرا. فیلمەکە ئەزمموی کینۆی کاری هونەریە لە شاری کەرکووک و فیلمەکە نێردراوە بۆ 11 فستیڤاڵی جیهانی تاواکو نمایش بکرێت. دیارە یەکێک لەو ئەزمونانەی کە وەکو کاری سینەما کارم تێکرۆ بەڵگە فلیمی کلاسیکۆی بەکر و جاسم کە لە گەڕێکی شۆرجە دوو بران ڕکابەریەکەکەن وەکو وەرزش. ئەمە پەیامێکی مرۆڤایەتی و پێکەوە ژیان و وەرزشی و کۆمیدیایە لە نێوان یەک هەفتەی دوو جار ئەم یاریە بەڕێواچە بە ئامادەبوونی هاندەرێکی زۆر زیاتر لە 1000 هاندەر شەوانە کاتژمێردە لێرە ئامادا بن. من پێم باش ئەم چیرۆکە کاری لەسەر بکەم بۆی ئەم چیرۆکە لە فستیڤاڵەکانی دنیا لە فستیڤاڵەکانی جیهان پێشکەشی بکەم. دیارە دوای 2 مانگ وێنەگرتن لەگەڵ هاوڕێیانم وەکو عەلی ئاراس کە کامێرەمان بوو کاری وێنەکردنی کردو. پێمان باش و ئەم چیرۆکە وەکو بەڵگە فلیم ئەم بەڵگە فلیمە زیاتر لە 45 دقەیە واتە ئەچێتە قاڵبی هەم بڵین دۆکومنتاری درێژەوە. ئێستا ئێمە ئامادەکاریەکەین بۆ کۆمەڵە فستیڤاڵی نێودەوڵەتی لە دەرەوە. دواتر ئێمە نمایشمان کرد ئەمڕۆ لەناو ئەو یاریگایی کە شەوانە خۆیان یاریەکە بەڕێوە بن.